بەڵێ سڵای خواتان لێبێت دیارە ماوەی 6 ڕۆژە هاوڵاتیانی سنووری دۆڵی خەلەکان ڕێگای سەرەکی سنووری دای ڕاپەڕین بۆ قەزای دوکان پارێزگای سلێمانیان بەڕۆی شۆفێراندا داخستووە وەکو خۆیان باسی لێوە دەکەن دوو داواکاری سەرەکییان هەیە. داواکاری یەکەمیان باشکردنی ڕێگاکەیە کە ماوەی 12 ساڵە دەست بەم پرۆژەیە کراوە تاکو ئێستا تەواو نەکراوە بە نیوەچڵی بەجێ هەڵدراوە. هەروەها داوای باشکردنی دۆخی کارەبا دەکەن. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای خۆیان کە لێرن. کاکە سڵاو لێبێ. بەخێر بن سەرچاوم. زۆر سپاس دەکەم. ئێوە هەرچەندە کەشوایەکەشی ساردا بەردەوامن لاگرمونەوە و ناڕازایەتەکانتان. ئێوە تاکەی بەردەوام دەبن تاکو ئێستا کەس وەڵامی داواکاریەوەی داوەتەوە؟ نەخێر تاکو ئێستا هیچ کەسێک وەڵامی ئێمەی نەداوەتەوە، بەڵام ئێمە شکر بۆخوا بۆ یەکگرتنی هەموو گوندەکانمان و ناحیەکەمان و ئەوجا بەتەمانین بەریدەین تاکو ئەرێنی نەبیانی بڕیارێکی ئەرێنیمان نەدەنە دەست. باز لەوە بکەی دۆخی کارەبا چۆنە لە سنوورەکەی ئێوە بەتایبەتی لە گوندەکان؟ ئێوە یەکێک لە داواکاریەکانتان باشکردنی دۆخی کارەبایە. ئێمە دوو داواکاریمانەیە، دوو داواکاری سەرەکیمانەیە، مافی سەرەتایی خۆمانە، هیچ شتێکی وامان لە حکومەت داوا نەکردووە کە نەکرێ. لەبەرەوەی ئێرە ئەم ڕێگایەکەی بینی تقریبا ڕێگایکی زۆر خراپە و 13 ساڵە دەستکاری و ڕێگایەکەن و تاکو ئێستا دوو سایدەکەی تەواو نەکراوە. هەرچی دێت و ماوەیەکی شیرێ دەکات و بەجێ دێڵێت و حکومەت لێی بێباکە. ئێمە ئەم جاریان گربوونەوەمان کردووە هەم بۆ کارەبا هەم بۆ جادەکە تاکو تەواو نەکرێ بە هیچ شێوێک ئەم جادەیە چۆن ناکەین تا حکومەت نێت سەخت. بەڵێ زۆر سپاس. بەڵێ هاوکارم شادی دیمانەکانتان بۆ دەگوازێتەوە ئەوەی دەبینن لەلایەک لێرە ئاگریان کردوێتەوە و چاییان لێناوە بەهۆی دۆخی کەشوهاوەوە کە کەشوهاوێک ساردی هەیە لێرە. هەروەها لێرەش خێوەتیان هەڵداوە بەشێشان لەبەر سۆبای دار خۆیان گەرم دەکەنەوە بەهۆی ساردی کەشوهاوەوە. دەمێ بچینە ژوورەوە. کاک حاجی سڵاو لێبێ. بەشوازش ڕاستەخۆ لەگەڵتی نەگە باسی ئەوە بکەی یانەوە تاکەی بەردەوام دەبن. ئەمە بەردەوام دەبین هەتا ئەو ڕێمان وتانەکەن بەردەوام ڕێی ناکەینەوە تا معدەڵ بەردەوام دەبین. کەشوهاوەکەی ساردە ساردە ئەو خەڵکە گوێ دەبێ ئەو خەڵکە فەقیر و هەژارە هیچی بۆ خۆی نییە. ئیش خەڵکە بۆ هەموو لە بادینانەوە ئەوە ڕێ هەتاخو دەستەوێ لە قەندیلەوە. ئەمە بۆ هەموو خەڵکیمانە. ئەو فەرماندانە هەموو ئەویان پێ کوردی مەدەنێ هەموو سیارەکانمان خراپ بوو کورد ئەو ڕێی بەرنەدەن هەمومان لەگەڵە بۆی بزانن. چەند جاری تر بەڵێنی وەتان پێدراوە کە ڕێگایەکە باش بکرێت بەڵام ڕازگۆ نەبوو. درویان کردووە تاکەی بەردەوام دەبن. ئەمە بەری نادەین بەردەوام دەبین هەتا بۆمان دەکەن هەتا بۆمان دەکەن بەردەوام دەبین. من تەلەفۆنیان زۆر دەکردم تەلەفۆنیان زۆر بۆ کردوینە لە مەسئولی گەورین بۆیان کردم شەوی معدەل لێم ناگەرم بە تەلەفۆن بەڵام بەری نادەین وعد بێت تا بۆمان کرد نەکەن ئەوە تا دوکانێ زادەکەی بەرنادەین. سوپاس. ئەو بەڕێزە بتوانێت قسەمان بۆ بکە ئەگە بیتە ئێرە ئێوە بە شەو بە ڕۆژ لێرە دەمێننەوە یانەوە تا کەس هاتووە بەدەم داواکاریەوە؟ سەرەتا بەخێر بێن. ئێرە دیوەخان نییە، ئێرە سەکۆی مەردانە، ناومە ناوە سەکۆی مەردان. لەبەرەوەی لێرەوە بەگوێ ئەو دەسەڵاتەدا دەدەین بزانن سەکۆی مەردانیش ماوە بۆ خۆمان چەپڵەمان بۆ لێدان و ئەو حکوومەتان دژی حکوومەت نین. ئێمە ئەمە دژی ئەو گەندەڵکارانین. داوا دەکەین داواکارەکە دوو مافی سەرەتاییە ئەوەندە قورسەکە کەس وەڵامی نەداتەوە. دۆڵی خەلەکان 7 بۆ 8 میگاوات کارەبای دەوێ. داوای ئەوەی ناکەین هەر شوقەی مەنسوولێک و هەر ڤێلای مەنسوولێک 5 میگاوات کارەبا سەرف دەکا. برا جوانەکەم ئێمە داوایەکی سەرچیە کارەبا و جادەیە. جادەکەش با خەڵک وا حیساب نەکاوە بزانە لە خەلەکانەوە بۆ بادەوانە. جادەکە بگرە لە خانەقینەوە بۆ زاخۆیە تا دەستەوە قەڵازێ هەموو کوردستان لەسەر ئەو جادەیە. هەستا ڕۆژانە حادیسە دەبێت لە قەڵازێ زۆربەی جار هەیە بۆیە نەخۆشەکە ئەگە حاڵەتێکی شەڕ بێت لەو ڕێگا وەفات بکە لەبەرەوەی ناگاتە سلێمانی ئەگە دوو ساعت بێت چاتر دەڕوە. بەخێر بێنەخوا. زۆر سپاس. بەڵێ ئەوەی گوێویستی بوون داواکاری ئەو هاوڵاتیانەیە کە لێرە گربوونەتەوە و ماوەی 6 ڕۆژە بەردەوامیان داوە با خۆپشاندان و گربوونەوەکانیان. ئەوان باز لەوە دەکەن کە هەرچەندە کەشوهاوەکەشی سارد و باراناویش بێت بەردەوام دەبن و گەرم و گورتر دەبن لەسەر داواکاریەکانیان تاکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. بەڵێ دەگەڕێمە لایەوە.